ئاهای ئاگاتان لێبێ وریابن پەیکاری ئیمپراتۆر نەشکێنن. تۆ پێت وایە کە دیۆکلیتیانوس قسەکانی جۆلیوس سەبارەت بە هێلێن و ماکسیمیلیانی بڕوا پێ نەکردو؟ جولیوس چون چاوی بە دوای خاتونە هێلێنەوەیە بایەخی خۆی لە لای دیۆکلێتیانوس لەدەستاوە. ئەگینا بەو شتانەی کە ئەو دەیزانێ دەبوایە تا ئێستا ماکسیمیلیان و هێلێنی لەناو بربایە. جگە لەوەش دیۆکلێتیانوس لە فرەوانخوازی و ویستی جولیوس بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی زیاتر ئاگایە و هەرەوەش بۆتە هۆی ئەوەی کە بایەخێک بە قسەکانی جولیوس نەدات. جۆلیوس بۆ پتەوکردنەوەی پلە و پایەی خۆی لە لای دیۆکلێتیانوس دەیهەوێت کە یونان داگیر بکات و بێگومان بۆ گەیشتن بۆ ئەم مەسەلەیە دەست لە تەقەلا و هەوڵ هەڵ ناگرێت. بەڵام ئەگەر دیۆکلێتیانوس بزانێت کە کچەکەی و زاواکەی خوداکانی ڕۆم پەرستش ناکەن و خودای تاقانە دەپەرستن تاوێکیش بۆ لە ناوبردنیان درەنگ ناکە. دەبێت زۆر ئاگامان لە خۆمان بێت. فەرامۆشی مەکە کە هەر شتێک کە بۆ ئەوان ڕوو بدات بۆ ئێمەش ڕوو ئەدات. من خۆم هەر ساتێک چاوەڕای ڕووداوێکم. بە هەر حاڵ تەنیا دەبێت چاوەڕان بین. Gel hemen, gel hemen. خەوە ڕێبزانە ڕاوەستن. ئەوە مەسیحیە، وەرن بیگرن، وەرن دێ خۆمەسیکەن. بەرمدان ئەوە درۆ دەکا بەرمدان درۆ دەکا ئەوە درۆ دەکا بەرمدان چ دەکەنەوە؟ سەبرکەن. ئەو کرێکارەی بۆ چۆ دەبن بەریدەن. ئەی بەساقت بم ئەوە مەسیحیە بە قوربانت بماوەخێ. چۆنتان زانی؟ خاوەن شکۆ یوشە لە ڕاست پەردەکانی جەنابی جولیوسە ئەو مەسیحەکان باش دەناسێ. لێرەدا جارێ نیازمان بەو هەیە ئەو کرێکارێکی لە هاتووە ڕزگاری کەن تا 2000. مەمنون. عالی جەناب لەسەر ئیزنتان دەڕێن بڕۆین. بڕۆندەی ڕێکەون بێن. ڕۆن وە پێشکەوان وەزگارمان توانی بە کارێکمان بۆ کردایەت. تاکەی دەبێ ئەم کاروبارە قبول بکەین. تاکەی